هاوڕێکانم ئەم جارش کەناڵێکی ئاینیم بۆتان هێناوە بابەتی زۆر بە سوود بڵاو دەکاتەوە. وەکو پێشتریش گوتمان کەناڵە ئاینیەکان هەوڵی زۆر دەدەن بۆ سوودگەیاندن بە ئێمە. هیوادارم هەمووتان بچن سبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشتگیری ڤیدیۆکانی بکەن. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. بچن سەردانی کەناڵەکەی بکەن و بینەری بەرهەمەکانیان بن و سوودیان لێ وەرگرن. هیوادارم زۆرترین پشتگیری بۆ بڕوات. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. منداڵی کەسایەتیە بەناوبانگەکان دووچاری پەستانێکی زۆر دەبنەوە، چونکە لە هەموو کاتێکدا ساودێری دەکرێن لەلایەن ڕۆژنامەوان و خەڵکی ئاساییەوە و هەندێکیان هەست بە شکست و گوێپێنەدان دەکەن بەراورد بە سەرکەوتنەکانی دایک و باوکیان. لەم بابەتەدا باسی دە کەسایەتی بەناوبانگ دەکەم کە منداڵەکانیان بێهیوایان کردوون یاخود بوونەتە هۆی شەرمەزاری بۆیان، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بە لایککردنی ڤیدۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵەی تەنیشی سبسکرایبەکات چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. یەکەم، جەیدن سمیت، کوڕی ویل سمیت. باوکی وا دەزانێت کە جەیدنی کوڕی زۆر بەهرەی تێدایە کە دەتوانێت گۆرانی بڵێت و نواندن بکە، بەڵام ئەو ئازادیەی کە بە کوڕەکەی داوا بۆ خۆسەلماندنی کارێکی هەڵەبوو، بۆیە پەشیمانە و نەدەبوو ئەوەندە بێباک بێ بەرامبەری، چونکە ئێستا جەیدن بەوە ناسراوە کە هەڵس و کەوتی سیر دەکات و لە هەندێک لە ئاهەنگە گەورەکان جلو بەرگی ئافرەتان لەبەردەکا و لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر زۆر وتەی بێمانە و سیر بڵاو دەکاتەوە، وەک ئەوەی کەوتە بووی چۆن دەبێ وێنەی ئاوێنەکان ڕاستی بن کاتێک ئێمە چاومان ڕاستیەکان نابینێ. هەروها قسە سەیرەکانیشیمان لە یاد نەچێ لە کاتی چاوپێککەوتنی ڕۆژنامەوانیدا کە خۆی بە زانای بەناوبانگ گالیلۆ نواندە بوو. هەروها ویل سمیت لە چاوپێککەوتنێکدا وتە بووی کە هەندێک جار ناتوانێت بەرگەی هەڵس و کەوتە سەیرەکانی کوڕەکەی بگرێت. دووەم، کۆڵڕاد هێڵتۆن، میراتگیری زنجیرە هۆتێلی هێڵتۆنی بەناوبانگە کە برای بچووکی پاریز هێڵتۆنە، هەمیشە خەریکی کاری نایاساییە و لەم دوایانەدا لە تەمەنی 26 ساڵیدا لە ناو یەکێک لە فڕۆکەکاندا تووشی دەمارگیری و تووڕەیی دەبێت و هەڕەشەی کوشتن لە تیمی فڕۆکەوانیەکە دەکا و قسەی ناشرین بە خەڵکەکە دەڵێ. ئەمە بۆ هۆی درێژبوونەوەی ماوەی چاودێرەکەی بۆ 3 ساڵی تر کە زۆری نەمابوو تەواو ببێ، کە دواتر دادوەرەکە بڕیاریدا کە 3 ساڵی تریش چاودێری بکرێت کە دووبارە ئامادە بکرێت بۆ ئەوەی کەسێکی کۆمەڵایەتی بێت و توند و تیژی لە بیر بچێتەوە. سێەم، پرێنس و پاریس جاکسۆن. مایکل جاکسۆن یەکێک بوو لە بەناوبانگترین گۆرانی بێژەکانی سەر ڕووی زەوی، بەڵام منداڵەکانی پرێنس و پاریس بە شێوەیەکی سیر هەڵس و کەوت دەکەن و بەو شێوەیە نەبوون کە خەڵکی چاوەڕوانی بوو لە منداڵەکانی مایکل جاکسۆن و لە ڕێگەی ئەو گرتە ڤیدیۆیانی بڵاوی دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی هیچ هیوایەکی پێیان نییە و ژمارەیەک تاتوی سیر لەسەر جستەیاندا هەیە و بەهۆی ئەو تاتوەیە کە بەم دواییانە پرێنس لەسەر لەشی کێشای خەڵکی بە گومانەوە دەڕواننە شێوازی بیرکردنەوەی. چوارەم، فرانسیس پێن کوپێن، منداڵیەکی زۆر سەخت و ناخۆشی بەڕێ کردووە چونکە زۆر بچووک بوو کاتێک کێرت کۆپێنی باوکی گیانی لەدەستدا و پەیوەندیشی هیچ کات لەگەڵ دایکی کۆرتنێلۆڤ باش نەبووە کە ئەویش گۆرانی بێژێکی بەناوبانگە و کۆمەڵێک کێشەی کەسایەتی هەیە. لە ساڵی 2016دا جیابوونەوەی لە مێردەکەی ڕاگەیان کە مێردەکەی گوتی هۆکاری جیابوونەوەکەمان بازاڕکردنە کە هاوسەرەکەم بە شێوەیەکی لە ڕادە بە دەربازاڕی دەکرد کە خۆی پێوە گرتە بوو و هەمیشە خەریکی بازاڕکردن و شت کڕین بوو و ناتوانێت دەست لە هیچیان هەڵگرێت. پێنجەم، نیک هۆگن، کوڕی هاڵک هۆگنە کە زۆران بازێکی بەناوبانگی جیهانیە و لە هەندێک کاتدا بەشداری سەرکەوتنەکانی باوکی کردووە کە جێگای شانازی بووە بۆی و هەروەها لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیش بەشدار بووە بە ناوی هاڵک لۆست بێست کە سەبارەت بە ژیانی خێزانی هاڵک بوو
بەڵام لە ساڵی 2017 حاڵەتەکە بەرەو خراپبوون داپەزی کاتێک نێک هۆگنی تەمەەن 16 ساڵ تێوەگلە بە ڕووداوێکی هاتوچۆ بەهۆی پێشبڕکەی سەرشەقامەکان کە بۆ هۆی کەم ئەندامبوونی هاوڕێیەکی بە شێوەیەکی هەمیشەیی لە مێشکیدا و بە تۆمەتی لێخوڕینی نایاسایی دەستگیر کرا و 8 مانگی لە زیندان بەسەر برد. شەشەم کامێرۆن دۆگلاس ئەکتەری بەناوبانگ مایکل دۆگلاس توانی سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بهێنێت لە هۆلیوود هەروەکو باوکی کێرک دۆگلاس کە ئەکتەرێکی ئەفسانە بوو بەڵام کامێرۆن دۆگلازی کوڕی نەیتوانیوە هیچ سەرکەوتنێک بەدەست بهێنێت لە ژیانیدا چونکە ماوەیەکی زۆر ئاڵوودەی مادە هۆشبەرەکان بوو و دەستگیر کرا بە تۆمەتی بەکارهێنانی هێڕۆین و چەند مادەیەکی تر و هەر بەوەش نەوەستا بەڵکودانی بەوەدانا کە ئەم 7 ساڵی لە زیندان بەسەری برد خەریکی فرۆشتن و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان بوو و لە ساڵی 2016دا ئازاد کرا. حوتەم مۆنتانا فیشبۆرن کەچی ئەکتەری بەناوبانگ لۆرانس فیشبۆرنە لە ساڵی 2010 لە پەڕی یەکەمی هەواڵەکاندا بوو دوای ئەوەی ڕایگەیان کە لە فیلمێکی پۆڕندا بەشداری کردووە و باوکی و هەندێک لە هاوڕێکانی باوکی هەوڵیاندا هەموو کۆپیەکانی فیلمەکە بکردنەوە بیسووتێنن پێش ئەوەی هیچ کەسێک بیبینێ بەڵام سەرکەوتوو نەبوون لەو کارەدا و فیلمەکە لە هەموو شوێنێک بڵاو بۆیەوە کە بۆ هۆی ئازارێکی زۆر بۆ باوکی و تەواو بێهیوا بوو لە کچەکەی. هەشتەم مارکۆس زۆردن کوڕی یاریزانی ئەفسانە و بەناوبانگ مایکل زۆردنە کە ژیانێکی سەخت بەڕێدەکا بۆ هەر شوێنێک دەچێت کامێرا و ڕۆژنامەکان دوای دەکەون و بەوردی چاودێری هەڵسوکەوتە هەڵەکانی دەکەن وەک دەستگیرکردنی بەهۆی بەسەرهاتی لەگەڵ 2 کچدا و جارێکی تر کەوتە حاڵەتێکی ناخۆشەوە کاتێک وێنەی ڕووتی خۆی بڵاو کردەوە لە تویتەر هەرچەندە لە دواییدا گوتی من نەبوومە و هاک کراوم بەڵام ئەوەی ڕوویدا ناگەڕێتەوە. نۆیەم جەیسی شان خەڵکی سەرسام بوون کاتێک لە ساڵی 2014 جەیسی شانی 31 ساڵ کە دەکاتە کوڕی ئەکتەری بەناوبانگ جاکی شان دەستگیر کرا بە تۆمەتی کێشانی مادەی هۆشبەری مەریگوانا هەروەها بانکردنی هاوڕێکانی بۆ ماڵەکەی بە مەبەستی کێشانی مادەی هۆشبەر و ئەم حاڵەتە بووە هۆی بێهیوابوون و تووڕەبوونی جاکی شان و نووسراوێکی لە پڕی کەسی خۆی بڵاو کردەوە و داوای لێبوردنی لە هەوادارەکانی کرد و گوتی منیش وەکو ئێوە هەست بە تووڕەیی و شەرمەزاری و بێهیوابوون دەکەم بەرامبەر بە کوڕەکەم. دەیەم زۆربەی کات بێهیوابوون لە منداڵەکە لەوە دەست پێ دەکا کە منداڵەکەت چەند کارێکی نابەجێ ئەنجام بدا و ئەکتەری بەناوبانگ تۆم کرۆز زۆر بێهیوابووە لە کچەکەی بە ناوی سووری کە تەمەنی تەنها 13 ساڵە هۆکارەکەشی ئەوەیە لەسەر ڕێبازی باوکی ناڕوە و باوەڕی بە ئاینی سیانتۆلۆجیان نییە کە ئاینێکی ڕۆژ ئاواییە و تۆم کرۆزی باوکی یەکێکە لەو کەسانەی کە باوەڕی تەواوی بەم ئاینە هەیە و ئارەزووی دەکرد کچەکەشی هاوشێوەی خۆی شوێن کەوتووی ئەو ئاینە بێ و لەسەر ئەم بابەتە تۆم کرۆز زیاتر لە 5 ساڵە قسە لەگەڵ کچەکەی ناکە تەنانەت ئامادە نیە تەماشاشی بکە و چەند سەرچاوەیەکی نزیک لە تۆم کرۆز ئەویان ڕاگەیاندووە کە تۆم کرۆز زۆر بەدڵسۆزانە هەڵگیری بیر و باوەڕی ئەم ئاینەیە و ئامادەیە هەمیشە پشگیریان لێ بکە بە جۆرێک کە ئامادەیە لە پێناویان پەیوەندی خۆی لەگەڵ کەسە نزیکەکانی بپچڕێنێ و تۆم کرۆز دەزانێت کە کچەکەی شوێن کەوتووی پلانی دایکە ئەکتەرەکەیەتی بە ناوی کیتی هۆڵمز چونکە ئەویش بە هەمان شێوە پشگیری لەم بیر و بۆچوونە نەدەکرد و هانی کچەکەی دەدا ئەویش باوەڕیان پێنەهێنێ و هەر لەسەر ئەم بابەتە تۆم کرۆز لەگەڵ ئەم هاوسەرەشی جیابۆیەوە. ئێوەش ڕاتانسیە لەسەر ئەم بابەتە هاوڕێکانم هیوادارم ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروها زەنگۆڵەی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە
و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.